دیارە لە ماوەی ڕابردوو چەند جارێک وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عراق چەندین کۆبوونەوەیان کرد چەندین گفتوگۆیان کرد لەبارەی ڕێخستنی ڕۆژژمێری کشتتوکاڵی دیارە لەو چوارچێوەیەدا لە ماوەی هەفتەی ڕابردوو لەگەڵ ئەو وەفدەیکە بۆ بابەتی ئەسی کۆدا لە بەغدا بوون نوێنەری وەزارەتی کشتتوکاڵیش لە بەغدا بوون جا ڕێکەوتن لەسەر ئەو بابەتە کراوە بە تایبەتی بابەتی ڕۆژژمێری کشتتوکاڵی لە نێوان وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عراق من نامەوێت لەسەر ناوڕۆکەی قسە بکەم لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم قارەمان قادر لەگەڵم دەبێت وتەبێژی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستان کا قارەمان دووبارە پۆستەکە پیرۆزە بۆ هیوای بتوانین هاوکاری باش یەکتر بین پێم بڵێ ئەو ڕۆژژمێری کشتتوکاڵیە تا چەند گرینگە و ئەو بابەتانە چین کە ئێوە لەگەڵ حکوومەتی عراقی ڕێککەوتوونە لەسەر بابەتی ڕۆژژمێری کشتتوکاڵی لە پاراوێزی جێبەجێکردنی سیستەمی ئەسیکۆدا لەسەر جەم دەواازە سنوورەکانی عراق ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان لێژنەیەشتی تەکنیکی باڵای پێکێنا بۆ یەخستنی بۆ جێبەجێکردنی سیستەمی ئەسیکۆدا وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاویش ئەندامە لەو لێژنەیە تەکنیکی باڵایە ئێمە نێونەرمان لەو لێژنەیە ئەرکی ئەوە بوو ڕۆژمێری کشتتوکاڵی لەگەڵ ڕۆژنامەی زراعی عراقی یەک بخات بۆ ئەم مەبەستە لە 18 نیسانی ئەم ساڵ وەفدەکە سەردانی بەغدای کرد و کۆبنەوەی یەکەمیان دەست پێ کرد دواتر لە 18 ئەو مانگی 6 جارێکی تر نوێنەرمان گەڕاوە بەغدا و لەگەڵ بریکاری وەزیری زراعە کۆبنەوەیان دەست پێ کرد و لەسەر ڕاستپاردەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتیحادی گەشتن دەر ئەنجامی کۆتایی و ڕۆژمێری یەکگرتووی کشتتوکاڵیان لە سەرتاپاسەری عراق واژوو کرد و بەدەر ئەنجام گەشت باشە ئەو گرنگجی ئەو ڕۆژژمێرە چیە بۆ جوتیارانی هەرێمی کوردستان بە کورتی ئەگەر باسی ڕۆژمێری کشتتوکاڵی بکەین هەر لە چاندن تاکو دروێنە هەموو پرۆسە کشتتوکاڵیەکانی تێدا بەرجەسە دەبێت کاتێک لە ڕۆژمێری کشتتوکاڵی دیار دەکرێت ئێمە بەرهەمی ناوە خۆمان لە چ وەرزێک پێدەگات لە دەواازە سنووریەکان سیستەمی ئەسیکۆدا وەکو پۆلیسێکی ئەلکترۆنی ڕاستەوخۆ هاوردەکردنی بەرهەمی دەرەکی قەدەغە دەکات وە بە پێچەوانەوەشەوە ئەوە گرینگە بۆ ئەوەی سیستەمی بازار بە هاوسەنجی دەمێنێتەوە کەواتە پاڵپشتێکی باشی بەرهەمی خۆماڵی دەبێت ئەوە لە بەشێکە لە ئابووری کشتتوکاڵی سیستەمی بازار هاوسەنگ دەبێت و جوتیاران بەروومەکانیان ساغ دەکاتەوە لە هەمان کاتیشدا بەکاربەر زەرمەند نابێت لەو کاتێکەوە بەرهەمی ناوەخۆ بەرەو کەمبوون دەڕوات نرخ بەرزە بێتەوە دەواازە سنووریەکان ڕاستەخۆ وردەوردە دەکرێتەوە یاخود باز داوێتە سەر کەلوپە لە کشتتوکاڵیەکان بۆ ئەوەی هاوردە دەست پێ بکاتەوە بازار بەستەی بڵی بنێتەوە دەست خۆش بێ بازات ئەوە جێبیست بوون ئەمە بەشێک بوو لە وردەکاریەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی عراق ڕێککەوتونە لەسەر بابەتی ڕۆژژمێری کشتتوکاڵی کە لە چوارچێوەی سیستەمی ئەسیکۆدا لەمە دووە لە دەواازە سنووریەکان جێبەجێ دەکرێت